ڕووداوەکان وەک خۆی دەنووسینەوە. لە ناو دڵی ڕووداوەکان ئامادەین و سەڵ لە هیچ ڕێگریەک ناکەینەوە. وێنەکانیش وەک خۆی پیشان دەدەین. ئێوەش ڕاستیەکان وەک خۆی ببینن. لە باخی ئیمان و ئەخلاق و کەلتوری ڕەسەن وشەکان دەستە چن دەکەین. لە پەیامەوە ماڵەکانتان پڕ دەکەین لە بۆن و بەرامەی ژیان دۆستی. دەست بە دەست نوێژەوە خەریکی نیشتیمان سازین. پەیام بۆ هەمیشە بەڕاستی و ڕاشکاوی دەمێنێتەوە. ئێرە بەشی پێشوازیەکە ئەو میوانانە ئەو کەسانی کە سەردانی کەناڵەکە دەکەن لێرە کەمێک دادەنیشن و قاوەیەک چایەک دەخۆن و پێشوازیێکی گەرمیان لێ دەکرێت. کاک سەرتیب لەم بەشەیە چەند کارمەندێک لەم بەشە بەس ئەمڕۆ کاک سەرتیب وجودی هەیە. کاک سەرتیب سڵی خوا لەوێ کەسی باشە حاڵ باشە شکەتەگەڵ لە پێشە وشە دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامە. ئەم کەناڵە چۆن دەبینی و کارکردنی جەنابەت لەم کەناڵە تا چەند مای دڵخۆشی بۆت؟ خوا بەخێر کاک دەنیا پیرۆزبایی خۆم ئاڕاستەی سەرجەم کارمەندان و بەتایبەتی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵەکەم دووبارە بەخێر بێنیاخوا. وەڵاهی زۆر خۆشحاڵم لەم کەناڵە. ئەوە زەمانێکە لێرەم بەبێ دابڕان خزمەتەکەم و زۆر مای خۆشحاڵیە و ئەوەشی پێم کرێ لەم بەشە درێخیم نەکردو و هەمیشە بە ئەو پەڕی ڕێز و تەقدیر و پێشوازیم لە میوانە بەڕێزەکان کردووە بە هەموو جۆرەکانیەوە. دەستخۆشی بۆ ئێوە و سپاس بۆ ئێوەش. دەچینە بەشەکانی دیکە کە کارمەندانی دیکە وەردەگرین ئینشاءڵڵا. دەچینە چەند بەشێکی دیکە لێرە دیجیتال میدیای لێ ناوەندی دیجیتال میدیا سۆشیال میدیا و ئەکاونتەکانی کەناڵی ئاسمانی پەیام و پەیجەکانی و لێرە هەمووی بەڕێوە دەبرێت کە کارمەندەکانیان شەو ڕۆژ دەبێت لێرە وجودیان هەبێت بۆ بەڕێوەبردننی دیجیتال میدیا و بابەتەکانی نێوە سۆشیال میدیا. دەچینە لایەن و کەمێک گفتوگویان لەگەڵ دەکەین. السلام عليكم. كيف كسلاي خالد؟ كسي باشا. الله حالته. دم الشيرين كا. أخو السلام عليكم. كاك هاو كرم رسل إذا مزني كنالي بيام بوم كنال جوانا بو خدمتي أم كنال جنابت تبيام كذي. سرتا بخيبن صلاتي كنالي بيام بيروز بالهم ولاك. لراسي زور خوش حالم كأم صالي جت سر تمني كاركردني بيام وتمني كاركردني من لبيامه كبيام تواني وتي خزمەتێکی باش بکات هەم لە ڕۆنەتەوایەتیەکەوە بۆ گەلی کوردستان و هەم لە ڕۆئاینیەکەشەوە. بەڵێ کارکردنتان چۆنە لە دیجیتال میدیا ئێوە سۆشیال میدیا و پەیجەکانی کەناڵی پێم لێرە بەڕێوە دەبن؟ بەڵێ وەڵای ئێمە عادەتەنەکو بەشەکانی تر کۆمەڵە کارمەندین لێرە بەیەکەوە کارەکەین بەیانیان لە سەعات 8 کارکردمان دەست پێکات وەکو داوامی فەرمی و ناو کەناڵە تا بۆ 10 شەو لە دوای 10 شەویشەوە بە کۆمەڵە بابەتی تر بۆن مە چاودێری پێیجەکانەکەین چاودێری حەڵەتی هاوڵ شتەکانەکەین ئەگەر بابەتێکی گرنگ هەبێ کاریان لەسەرەکەین بە شوێی ئۆنلاین. بەڵێ کاگەوکات بەردەوام هجوومێکی زۆر هەیە لەسەر ئەکاونت و دیجیتال میدیا و سۆشیال میدیاتان. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کێن ئەم هێرشانەکەن بۆ ئەوەی کە بینەرتان کەم بێتەوە بۆی کە پەیجەکانتان بسووتێنێت لەوانی لە ڕابردوودامە ڕوویابێت ئەمە بۆچی بەم شێوازەیە؟ لە ڕاستیە ئەمە بەردەوامین هێرشی ئەلکترۆنیمانەکرێتە سەرەوە جەنگی دەرونی بەرامبەر بەشەکان ئەگرێت بە بەردەوامی. بەڵام ئەمە نەیتوانیەوە لە کارکردن ساتمان کاتۆیان بۆ نمونە
شێوازی کارکردمان بگۆڕین دابەزین دەبوون لە بابەتێکی سیاسی و بابەتێکی ترۆمانە بە بەردەوامی کارەکەین و ئاگامان لە ئەو هێرشە ئەلکترۆنیانەیە ئەوانش کێوەرشان ناکەن بەشێکیان دیارن کە سەر بە چین و سەر بەچێن یانەوێ پەیام نەگاتە وەرگرەکانی بەڵام خۆشبەختانە پەیام ئەگات بە شێوازێکی زۆر باشەوەی کێکە لە پەیجە باشەکانی سەر ئاستی کوردستان و ئەگەر ناڵێم لەوە زۆر زۆر لە ئاستێکی بەرزابێت ئێستا نامێت ئاستاکەی بڵێ کەناڵی ئاسمانی پەیامە بەشی ئێوە بۆتە ماڵی دۆم بۆتان بۆی کە بەردەوام چۆ پێما بێت شەو ڕۆژە بێت ئەنی هەندێکتان شەو بندێکتان بە ڕۆژ لێرە بن چۆن نییە گلیتان لێ ناکەن لە ماڵەوە وەڵی هەموو جار لەگەڵ برادرانە باسێگەین دەڵێم ئێمە جارجارینەوە ماڵ یەکەمە ماڵی پەیامە لە ڕاستیە برادران کە لێرین و هەموو بەشەکانی تریش هەمومان ئیشەکانمان خۆشەوە ئەنی کە بڕێمانەوە لە کەناڵی پەیامیش بکەین حسابی هەموو شتێکمان کردووە وەرمونە کاتی زۆر داوامی زۆر ئەومانە گونجانومانە بەڵام قورسیشە بێگومان مرتاحی تا چەند گرنگە لە ئیشا لە کاروبارە ینی زۆر جار مادی بەرینە ئەولا بەڵام لەو شوێنی کە کارەکەی مرتاحبیت ینی بەڵێ هۆکارێکی زۆر زۆسەرێکی بۆمانەوە بۆ بەردامی بۆ بەشەکردن تۆ لەکوێ لە شوێنێکە مرتاحبی وکو ماڵی خۆ دوێ چۆن هەڵاسی چۆن دانیشی ئێمە لە پێیان هەمومان وەکو براوانیانی گەرم و گوڕی و ئەوەنە مرتاحی نەگەڵیەکانی هیچ بۆ نمونە بەرپرسێکنی لە نێوانمانە و لە شوێنەکەی خۆشمانە بۆ نمونە و کەسانی کە سەرپەرشتیاری ئیشەکانمانەکان ئەوان ژەرۆک و برا گەورەیەک بۆ نمونە هەمووکو ئیداریان کە مامەڵە لەگەڵاکەن و بابەتی تریژ هەمووکو چۆنە لە ڕاوێژی برایەتی و دەرەوەی ئیشۆمانە زۆر تێکەڵینەوانی ئەوە وای کردووە کۆمەڵێک بابەتی تر کە ئەکرێ بێتە کێشە شاردوێتیەوە زۆر سپاس بەخێرمان سەرچاو بەخێر ئەستان خۆش بێ ئەستان خۆش